لە چەند ڕۆژی داهاتوو کۆبوونەوەی ژمارەیەک ئەبێ لە بینی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی ئەو کۆبوونەوەی دەم و دوو تاقیکردنەوەی یەکترا کۆبوونەوەی نهایی نییە کۆبوونەوەیەک نییە کە بۆ بڕیاری گەورەی لێ بدرێ. مەسلەی دووەم بۆ ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان تەرەفی ئەساسی و سەرەکی ئێمە هاوپەیمانی لەگە بکەین بۆ دامەزرانی حکوومەت لە هەرێمی کوردستان یە پارتی دیموکراتی کوردستانە. ئێمە ڕاستە لەسەر مەسلەی سەرۆک کۆمار لەسەر مەسلەی تر لەوێتر هەندێک اختلافاتی سیاسی و ڕای جیاوازمان دەبێت، بەڵام کەی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێرە و لەمێ ڕای جیاوازیان نەبووە و ئێمە خۆت یەک حیزب نین هەمومان لە یەک نەغمە بخۆین، بەڵکو حیزبی جیاجیان گۆشەنیگای جیاجیامان هەیە، تێڕوانی جیاجیامان هەیە. لە ئەنجامی گفتوگۆ ڕاو بۆ چوونەکانمان لێک نزیک دەبێتەوە و دەتوانین لەسەر شێوەیەک لە شێوەکانی پێکەوە ئیشکردن ڕێککەوین و ئەم جارەشان وایە ئێمە 15-20 ساڵی ڕابردوو شانازی ئەەکەین بە ئەم هەموو پێشکەوتنە لە ڕووی ئاودانکردنەوە و خۆشگوزەرانی و ئەمن و ئاسایش و سەرکەوتن بەسەر ئڕهاب هەمووی ئەنجامی پێکەوە ئیشکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و لایەنەکانی تریش بووە تا ڕادەیەک. یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتیان لێک دوور نین، بەیەکەوە حاڵی حاضر لە یەک حکوومەتدان. لێک دووری ئەوەیە هەریەکەیان لە سەنگەرێک و تەقەلێک بکەن، ئێمە لێک دوور نین. ئێمە ڕای جیاوازمان هەبووە، بۆ چوونی جیاوازمان هەبوو.